سڵاوتان لێبێت بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا ئەم کاتەوە هەموو کاتێکی ژیانتان باش هیوادارین لە هەر کوێکان ساف و سڵامەت بن خۆشەویستان ئەمڕۆ سێشەممە 17 گەلاوێژی 1402 هەتاوی بەرابەر لەگەڵ 8 ئاگوستی 2023 زاینی لەگەڵ هاوڕیانی هاوکارم لە خزمەتتانداین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی کوردستان ئێران و جیهان. سەرەتاش سەردەمی چەند هەواڵ. ناڕەزایەتی خەڵک لە ئاست کەمی بەنزین لە سەردەشت و سەرپڵی زەهاو. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی نازیلا مەعروفیان لە تاران. وشکبوونی دەریاچەی ورمێ و هەوسانی گەردەلوولی خوێ. ئاگرگرتنی دارستانەکان لە پارێزەکانی ئیلام، کرماشان و کوردستان. ناڕوونی چارەنووسی ئومید مەزلوم لە زیندانی مەهاباد. گواستنەوەی هاوڵاتیەکی خەڵکی مەهاباد بۆ زیندانی ئەو شارە. ڕووخاندنی ماڵی چەند هاوڵاتی بەلوچ لە شارۆچکەی جیهادی زاهدان. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی سپیتە قولیان لە تاران. تێکچوونی باری تەندروستی بەندکراوێکی سیاسی لە زیندانی نەوشار و سەپاندنی چەندین سزای جۆراوجۆری نایاسایی بەسەر چالاکێکی مافی ژنان. دەستپێکی هەواڵەکان. ناڕەزایەتی خەڵک لە ئاست کەمی بنزین لە سەردەشت و سەرپڵی زەهاو. لە ڕۆژانی ڕابردوودا بنزین لە بنزینخانەکانی سەردەشت و سەرپڵی زەهاو نایەب بووە و خەڵک لە ئاست ئەو دۆخە ناڕەزایەتیان دەربڕیوە. بەوەتێ هاوڵاتیان بەشێک لە بنزینخانەکان داخراون و ئەو شوێنانەی بنزینیان هەیە ڕیزێکی دوور و درێژ لە بەردەمیدا ساز بووە. لە ڕۆژانی ڕابردوودا نرخی نان و کرێتاکسی لە نیوەی پارێزگاکانی ئێران گرانکراون و هێندێک لە دەستگا هەواڵنەریەکان باس لە گرانکردنی نرخی بنزین لە داهاتوویەکی نزیکدا دەکەن. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی نازیلا مەعروفیان لە تاران. ڕۆژی یەکشەممە 17 گەلاوێژ جەلسەی بەدواداچوون بۆ ئەو تۆمەتانەی بە ناڕەوا خراوەتە پاڵدۆسەی نازیلا مەعروفیان ڕۆژنامەوانی کوردی بەندکراو لە زیندانی ئەڤین بەڕێوەچوو. بەپێی راپۆرتەکان نازیلا مەعروفیان لەلایەن لقی 26 دادگای ئینقلابی تاران بە سەرۆکایەتی قازی ئەفشاری بە تەبلیغ دژی نیزام تۆمەتبار کراوە و ناوبراو لە بەرامبەردا بەرگری لە خۆی کردووە. شایانی باسەکە نازیلا بەیانی ڕۆژی شەممە 14 گەلاوێژ بەهۆی تێکچوونی باری تەندروستی ڕاگوێزی نەخۆشخانەی تاڵقانی تاران کرا و چەند کاتژمێر دواتری گەڕێنرایەوە زیندانی ئێڤین. وشکبوونی دەریاچی ورمێ و هەوسانی گەردەلوولی خوێ. بەپێ ئەو گرتە ڤیدیۆ و هەواڵانەی بڵاو کراونەتەوە 98 لەسەری دەریاچەی ورمێ وشک بووە و گەردەلوولی خوێ بۆ نێو شەقامەکانی شاری ورمێ بڵاو بووەتەوە. پاش سەدان جار بەڵێنی درۆی سەرۆک کۆمار و بەرپرسانی دیکەی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ بوژاننەوەی دەریاچەی ورمێ. ئێستا ئەم دەریاچەیە بەرە وشکبوونی تەواو دەچێت. کاناسانی بواری ژینگە لەسەر وشکبوونی دەریاچەی ورمێ هوشداریان داوە و ڕایانگەاندووە کە بەهۆی هەڵسانی گەردەلوولی خوێ کەشاوەرزی و ژینگەی چەند پارێزگا لە ناو دەچێت و تەندروستی چەند ملیۆن کەس لە پارێزگاکانی تەورێز، ورمێ، ئەردەبیل، قەزوین، زەنجان، گیلان و تەنانەت تاران دەکەوێتە مەترسیەوە. ئاگرگرتنی دارستانەکان لە پارێزگاکانی ئیلام، کرماشان و کوردستان. ڕۆژی دووشەمە 16 مانگی گەلاوێژ دارستانەکانی داڵەهۆ لە پارێزگای کرماشان و جەنگەڵەکانی دەوروبەری ئیلام، هەروەها لە وەرگەکانی ناوچەی ئاژوانی کامیاران لە ئاگردا سووتا و هەوڵی ژینگە پارێزان بۆ کنترۆڵی دۆخەکە بەردەوامە. بەپێی راپۆرتی سەرچاوخۆجەیەکان ئاگری لە وەرگەکانی ناوچەی ئاژوانی کامیاران ماوەی 3 ڕۆژە درێژەی هەیە و بەردەوام تەشەنە دەستێنێت. ژینگە پارێزان و خەڵکی خۆبەخش داوای یارمەتی لە خەڵکی کوردستان دەکەن بچن بە هەنایانەوە. لەلایەکی دیکەوە ئاگری دارستانەکانی ناوچەی داڵەهۆ لە کرماشان هێشتا بەردەوامە و ژینگە دۆستان پێویستیان بە یارمەتیە لە پارێزگای ئیلام بە هەمان شێوە دارستان و لە وەرگەکانی ئۆستان هەرجار و لە شوێنێک ئاگر دەکرێت و ناوەندەکانی پەیوەندیدار هیچ هەنگاوێکە بۆ کنترۆڵکردنی دۆخەکە هەڵناگرن. ناڕوونی چارەنووسی ئومید مەزلوم لە زیندانی مەهاباد.
هاوڵاتیەکی خەڵکی مەهاباد بە ناوی ئومید مەزلوم تەمەن 39 ساڵ و برای بەندکراوێکی سیاسی بە ناوی موحسین مەزلوم ماوەی 13 ڕۆژە لەلایەن ئیطلاعاتی ئەو شارەوە دەستبەسەر و چارەنووسی بە ناڕوونی ماوەتەوە. بەیانی ڕۆژی سێشەمە سەی گەلاوێژ ئومید مەزلوم لە هێرشی هێزەکانی ئیطلاعاتی مەهاباد بۆ سەر ماڵەکەی لە گوندی ئۆتەمێش دەست بەسەر کراوە. هێزەکانی ڕژیم دەستیان بەسەر هێندێک لا کەلوپەلی ناوبراودا گرت. جێگەی ئاماژەیە کە چوار بەندکراوی سیاسی بە ناوەکانی موحسین مەزلوم تەمەن 27 ساڵ و خەڵکی مەهاباد، پژمان فاتحی تەمەن 27 ساڵ و خەڵکی کامیاران، وەفا ئازەربار تەمەن 28 ساڵ و خەڵکی بۆکان و هەژیر فەرامەرزی تەمەن 28 ساڵ و خەڵکی دێولان ڕۆژی یەکی گەلاوێژی 1401 لەلایەن ئیطلاعاتی فەراجا لە ناوچەی سۆمای ورمێ دەست بەسەر و بێسەر و شوێن کران. گواستنەوەی هاوڵاتێکی خەڵکی مەهاباد بۆ زیندانی ئەو شارە. لە ڕۆژانی ڕابردوودا هاوڵاتێکی خەڵکی گەڕەکی پشتەپەی شاری مەهاباد بە ناوی یوسف بەکری تەمەن 38 ساڵ و پاش تەواوبوونی قۆناغەکانی لێپرسینەوە بۆ زیندانی ئەو شارە ڕاگوێزراوە. ڕۆژی چوارشەممە 21 پوشپەر ببورن 21 پوشپەڕی 1401 هێزەکانی حکوومەت بەبێ بەڵگەی قەزایی یوسف بەکریان دەست بەسەر و ناوبراویان بۆ گرتوخانەی ئیطلاعاتی ئەو شارە گواستەوە. شایانی باسەکە ئەو هاوڵاتیە لە ماوەی بەندکرانیدا لە دەستڕاگەیشتن بە پارێزەر و پەیوەندی لەگەڵ بنەماڵەی بێبەشکراوە. هەروەها هیچ زانیاریەک سەبارەت بە هۆکاری بەندکرانی لە بەردەستان نییە. ڕووخاندنی ماڵی چەند هاوڵاتی بەلوچ لە شارۆچکەی جیهادی زاهدان. ڕۆژی دووشەممە 16 گەلاوێژ هێزەکانی ئینتیزامی هاوڕێ لەگەڵ حراسەتی ئێدارەی ڕێگە و شارسازی زاهدان بە هاوکاری شارەداری هەڵیان کوتایە سەر شارۆچکەی جیهادی زاهدان و چەندین خانووی نیشتەجێبوونی هاوڵاتیانی بەلوچیان لەگەڵ کەلوپەلی نێوماڵەکاندا تێکشکاند. بەپێی راپۆرتی ڕێکخراوی حاڵوەش هێزە چەکدارەکانی ڕژیم کاژمێر پێنجی بەیانی ناوچەکەیان گەمارۆداوە و دواتر ئێدارەی ڕێگە و شارسازی و هێزەکانی شارەداری زاهێدان بالۆدێر هێرشیان کردوتە سەر چەند خانووی نیشتەجێبوونی خەڵکو و ڕێگەیان نەداوە خەڵکی هەژار کەلوپەلەکانیان بۆ شوێنێکی دیکە بگوازنەوە. بەڕێوەچوونی جەلسەی دادگاییکردنی سپیدە قولیان لە تاران. ڕۆژی یەکشەمە 15 گەلاوێژ جەلسەی بەدواداچوون بۆ ئەو تۆمەتانەی لەلایەن ئامینە سادات زەبیحپور باشجوو هەواڵنێری ڕژیم بە ناڕەوا خراوەتە پاڵ دۆسێ سپیدە قولیان لە دادگای کەچووی تاران بەڕێوەچوو. سپیدە قولیان چالاکی مەدەنی بەندکراو لە زیندانی ئێڤین ڕۆژی یەکشەمە سەبارەت بە سکاڵای ئامینە سادات زەبیحپور بازجوو هەواڵنەری دەنگۆڕەنگی کۆماری ئیسلامی لە لقی 1207 دادگای کەچووی تاران دادگایی کرا. ناوبراو لەلایەن ئەو مەئمورەی ڕژیمەوە بە تێکدانی بیرۆڕای گشتی لە ڕێگەی بڵاوکردنی پڕۆپاگەندا و تەبلیغ دژی نیزام تۆمەتبەر کراوە. تێکچوونی باری تەندروستی بەندکراوێکی سیاسی لە زیندانی نەوشەر. ڕۆژی دووشەمە 16 مانگی گەلاوێژ باری تەندروستی بەندکراوێکی سیاسی زیندانی نەوشاری مازەندەران بە ناوی مهدی سەیفی تێکچووە و بۆ وەرگرتنی چارەسەری پزیشکی ڕەوانەی نەخۆشخانە کرا. مهدی سەیفی ڕۆژی 16 گەلاوێژی ئەمساڵ لەلایەن ناوەندە ئەمنیەتەکانەوە دەست بەسەر و بۆ گرتوخانەی ئیطلاعاتی نەوشار ڕاگوێزرا. ناوبراو نەخۆشی ئاسمی هەیە و لەلایەن بەرپرسانی زیندانی نەوشار لە دەستڕاگەیشتن بە دەرمان بێبەشکراوە. ڕۆژی ڕابردوو مهدی باری تەندروستی تێکچووە و ڕاگوێزی نەخۆشخانەی تاڵەقانی چالووسکرا. جێگە ئاماژەیەکە مهدی سەیفی پێشتر و لە ساڵی 99 هەتاویش لەلایەن ڕژیمەوە دەست بەسەر کرا بوو. ئەمجارەش لە مافی دەستڕاگەیشتن بە پارێزەر و چاپێک کۆتن لەگەڵ بنەماڵە بێبەشکراوە. سەپاندنی چەندین سزای جۆرەوجۆری نایاسایی بەسەر چالاکێکی مافی ژنان. ئەبوزەر زەمان براو پارێزەری زەینەب زەمان چالاکی بواری مافی ژنانە ڕۆژی دووشەممە 16 گەلاوێژ ڕێگەیان کە خوشکەکەی لەلایەن لقی 26 دادگای ئینقلابی تارانەوە بە چەند جۆر سزای نایاسایی مەحکوم کراوە. زەینەب زەمان کچی حسەین زەمان هونەرمەندی کۆچ کردو کە کۆتاییەکانی مانگی خاکەلەوەی 1402 لەلایەن ئیطلاعاتی سوپای پاسداران دەست بەسەرکرا. ناوبراو لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە
بە 1 ساڵە زیندانی تەعزیری، 5 ساڵ قەدەغەی چوونە دەرەوە لە وڵات، قەدەغەی بەشداری لە کۆبوونەوە و ئەندامیەتی لە هەر حزبێک، قەدەغەی کەڵکوەرگرتن لە مۆبایلی پێشکەوتو، قەدەغەی پەیوەندیگرتن لەگەڵ دۆستانی محکوم کراوە. ئاگرگرتنی دارستانەکانی قوبرس و ئاوارەبوونی سەدان کەس دوایین هەواڵمانە. ڕۆژی دووشەممە 16 گەلاوێژ دارستانەکانی قوبرس ئاگری گرت و پانتاییەکی زۆر لە جەنگەڵەکانی ئەو وڵاتە سوتاوە و سەدان کەس ئاوارەی ناوچەکانی دیکە بوون. بەپێی راپۆرتەکان ئاگرەکە لە دەوروبەری بەنداوی لیماسۆل دەستی پێکردووە و بۆ ناوچەکانی دیکە تەشەنەی کردووە. لە ئێستادا نزیک بە 4 کیلۆمەتری 4 گۆشە لە جەنگەڵەکانی قوبرس ئاگری گرتووە و هێزەکانی ئەگرکوژینەوە لە وڵاتانی ئۆردۆن، یۆنان و لوبنان بۆ کۆنتڕۆڵکردنی دۆخەکە بە یارمەتی دەوڵەتی ئەو وڵاتەوە چوون. بەڵێ خۆشەویستان، هەواڵەکانتان پێشکەش کرا، فەرموون بۆ بینینی درێژەی بەنامەکانمان.